وەرزی پێگەیشتنی بەرهەمە خۆماڵیەکانە. حاجی ئۆمەران ناوچەیەکی فێنک و خاکێکی بەپیت و ئاوێکی سازگاری هەیە. بەم هۆکارانەش بەرهەمی کشت و کاڵیان بەرهەمێکی نایابە. سەرەڕای باشی و بەچێژی بەرهەمەکانیان زۆتیاران ئاماژە بەوە دەکەن بەرهەمەکانیان ساغ نابنەوە و ئەو داهاتەی دەستیان دەکەوێت هاوتای ئەو ماندووبوونە نییە کە دەیچێژن. زۆتیارانی ناوچەکە داوا دەکەن لەم کاتەدا هاوردەی بەرهەمی کشت و کاڵی لە دەرەوە قەدەغە بکرێ تا وەکو بەرهەمی ناوەخۆ ساغ بکرێتەوە. وەڵاهی لە ئێران ڕاهاتوین هاتوون لێرە کارنا کوتماندا ئیشوکارێک دەست پێ بکەین کە چیاگە هاتین دیتمان وەحزەکە زۆر خراپە یعنی کدوو ئەلحان ئەو هەموو زەحمەت و ئەزیەت و ئەو کارەی دەکێشی بەڵام بازم هیچ پارەیەکی ناکە هیچ شتێک ناکە. عاملێک بە شخص خۆ تقریبان ئەو ساڵەکانی باوی 5 ملیۆن زیاتر دەرمان و چیمیا و تۆشتیوارە مینا هەموویان بوو مەکەفی. بەڕاستی لەوەی دەترسێن مەگە بێتەوە و ڕزقە ساغ نەبیتەوە پارەی نەکا دەبێ من لە جیفانی خۆی بدەم و ئەگە حکومە داوەڕقمان لێ بداتەوەشتی باش دەبێت. ئەوەی کە وەدا عەلاگەیە هەر لە گۆترە فرۆشاوە 11,000 بۆ دارناوە 3,000 کرێکە بۆ من دارنەوە 8,000 بۆ فەلاعی دەستەوە. ئەوەیان ئەوە 19 دانەیە 16,000 گرتووە 6,000 بۆ فەلاعی دەستەوە. پورە مرۆت وەتمان لەگەڵ ماڵ و مناڵی لە شاری قەڵاتزێوە هاتوونەتە حاجی ئۆمەران و کاری جوتیاری دەکەن و بەرهەمی باشیان هەیە. ماوەی 10 ساڵە بۆ کاری کشت و کاڵی دێنە حاجی ئۆمەران بەڵام وەک خۆی دەڵێ ئەمساڵ لە کارەکەیان زەرەریان کردووە چونکە 1 کیلۆ کولەکە بە 100 دینار دەفرۆشرێ. ئەمە لە قەڵاتزە ڕاهاتووین هەموو ساڵان دێین ئەلێرەکانە شینای دەکەین شیناتەمان جوانە ئەنی بێ هەیبە بەڵام هیچ پارەی ناکە لە تورکیا ڕاکردو دێ لە ئێرانە ڕابێ نەحنی دەبێ گومرگ دێ ئیوان بە دەفرۆشە ئێمە نافرۆشە. هیوادارین ئەگەر وەزیری کشت و کاڵ باجی بێگەردە باجی بێگەردە دەبێ ئاوڕەکی لە خەڵکی داتەوە ئەویش بە قسەی خەڵک چۆوێ بڵێن پار باشتر بووە لەو ساڵ ئەو ساڵ هەریچ پارێ نەکردوە تا ئێستا. گەرچی لە کابینەی ڕابردووی حکوومەتی هەرێم لەلایەن وەزیری ئەو کاتی کشت و کاڵەوە بە ئاراستەی بەرزکردنەوەی ئاستی کشت و کاڵی هەرێمی کوردستان چەندین پلان و بڕیار و ڕێنمایی دەرکران بەڵام پلانی حکوومەتی هەرێم و جێبەجێنەکردنی بڕیارەکانی وەزارەتی کشت و کاڵ لە مەرزەکان و هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی لە دەرەوە بەڕێگەی قاچاغ ئاستی کشت و کاڵی هەرێمی کوردستان ڕوو لە دابەزینە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجی ئۆمەران.